هاي سڵاو ڕێز بۆ هەموو خۆشەویستان هیوادارم کە زۆر باش و عال بن و سوزانم ئاوایتر هەموو شتێک باش بێ. سڵاو حورمەت بۆتان خۆشەویستانی من. چەند دەقیقەیەک ئەوەسین تاوەکو هەروە هەندێک برادر کۆ بنەوە ئەو کاتە قسە و باسەکانی خۆمان دەست پێکەین بەدەوردێک. بەخێر بێن بەڕێزان، بەخێر بێن. سەرچاوانی من هاتن. یاخۆ عافێتی بێ خەڵارە بجێ منەی باوکەکەم عافێتی بێ یاخۆ. بەخێر بێن سەرچاو. ئەوە دیارە بەدەیکە لە شوێنشکەوە نەقلی کردووە بۆ پیجێکەوە، نازانمەوە چۆنە بەرحاڵ. دەستان خۆش بێ خۆشەویستان، هەمووتان بەخێر بێن سەرچاوان. طبعا لە سێ ڕۆژی ڕابردووە کە ئەو شەڕە لە بینی نوێنەری دوو بەرە لە ئێران و لە ئیسرائیل دەستی پێکردووە کە زەر و زیانێکی زۆری بۆ هەردوو لە هەبووە. زۆر کەسان قسە و باسی خۆیان کردووە، ڕای خۆیان وتووە. منیش ئەم شەو ئەمەوێت وەڵا من باشم، هەموو شتێک باشە. ئەمەوێت ئەم شەو منیش ڕای خۆم بڵێم، ئەوەی کە خۆم قەناعەتم پێیەتی لە ڕاستیە. ئیتر ئەویکەی بەجێ هێڵم بۆ ئێوە کە هەر کەسە بۆ خۆی ئازادە چۆن پیر لە دنیای ئەکاتەوە چۆن ئەم وەزای بینێت. سەرەتا ئەمەوێت کە ڕای خۆم بڵێم کە من دژی شەڕەکەم. پێم باش بوو لە جیاتی شەڕ و وێرانکاری، لە جیاتی خوێن ڕشتن کە باڵی بەسەر ناوچەکەیە گرتووە، بەڵکو ئاشتی باڵی بەسەرا بگرتایە و ئەو شەڕە نەبوایە و ئێستایش ئەگەر بوەستێ پێم وایە خزمەتی هەموو لایەک و خزمەتی ناوچەکەی ژەکات. بەڵام ڕە و بیر و بۆچوونی من لەکوێ و ئەو حەقەتەی کە هەیە لەکوێ. خەڵکانێکیش هەن دانیشتون بۆ خۆیان هەر کەسە پشتگیری لایەن یەکەکات و بیکوژەوە بیبڕە بۆ خۆی خەرجی ئەم مۆسوعانەیە. بۆیە ئەمەی کە ئێستا بۆتان ئەڵێم خوێندنەوەی خۆمە بۆ ناوچەکە لایەنگری هەر لایەنێک بەڕێی من جۆرێکە لە نەزانی بە تایبەتی بۆ گەلەکەی ئێمە بۆ کورد کە دەبێت بیر بکاتەوە لە خەمی خۆیان بێ و چۆن لەم شەڕ و لەم هاوکێشانە بتوانێت ئیسفادە بکە بەشی خۆی بەرێ. ئەمە بۆ خۆی گرنگە، نەک لایەنگری وەکو مەجموعەیەک کە لایەنگری ئیسرائیل و مەجموعەیەکی تریش کە دوایی باسییانەکەم لایەنگری ئێران و ئالم بابەتانە. بەڕاستی ئەوە بەڕێی من ئیشی ئێمە نییە. ئایا بە پرسیارە دەست پێ بکەین کە ئایا ئەم شەڕە گەورە بێ؟ ئەسڵەن بۆچی ساڵانێکە ئەم پرسیارە لە ناوچەکەیە دەکرێت؟ ئایا هەر بەڕاستی چی ئەم پرسیاری خستۆتە ڕۆژەفەوە؟ ساڵانێکە ئەکرێ هەر کەسێکی بە جۆرێک خوێندنەوەی بۆکە. بۆیە ئەمەوێت لێرەوە من ئەوەی کە خۆم ئەمەوێ لە سەرەتاوە دەست پێ بکەم هەتاوەکو ئێستا بۆ ئەوەی کە ئەوانەی کە گوێگری منن بەرچاویان ڕوون بێ و بیان ژێڕمەوە بۆ دواوە، چونکە هەموو ئەو شتانەی کە هەیە پەیوەندی بە ڕابردووەوە هەیە و سەرەتایەک هەبووە کە دەستی پێگرتووە کە هاتووە تاوەکو ئەم قۆناغی هێناوێتی. لە دوای کۆتایی هاتنی شەڕی ئێران عێراق کە 8 ساڵی خایاند لە 1980 ئەم پرسیارە هاتە ناو هەنگاو بە هەنگاو هاتە ناو ئەدەبیاتی سیاسی ناوچەکەوە. دوای وەستاندنی ئەم شەڕە لە ساڵی 1980 دەبوو بیانوویەک هەبێ بۆ ئەوەی کە ئەمریکا و هاوپەیمانەکانی بێن بۆ ناوچەکە. ئەویش ئەبوو سەدام کە خۆی بەسەرکەوتوو ئەزانی پەلاماری کوێتیە بە بیانووی ئەوەی کە قەرەبوو بکرێتەوە و عێراق قەرزارە و عێراق توانێتی ببێتە قەڵغانێک بۆ جیهانی عەرەبی و ناوچەکە کە ئیسلامی سیاسی شیعی لە ناوچەکەیە تەشەنە نەکا و فراوان نەبێ. ئەم کارانەی کرد حتا پرسیارەکەەوە بکەتان نەبێتە خەتەر واتە جمهوری ئیسلامی بۆ سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا.
بۆیە شەڕی ئێران و عێراق خۆی لە سەرەتای شۆڕشی 1970 ئێرانەوە کە شاڕوخەوە جمهوری ئیسلامی هات یەکەم شت کە کرا شەڕی ئێران و عێراق بوو عێلاقی بەسەر ئەم هۆکارەوە هەبوو بۆی کە ئەم جۆرە لە ئیسلامی سیاسی نەچێتە ناوچەکە بەڵام عاقبەتیشی هەرچوو لە ڕاستیە. بۆیە دوای وەستاندنی ئەم شەڕە ئەوە بوو CIA لە ڕێگەی سەدام حوسێنەوە کە مۆزەفی خۆیان بوو ئەو کاتەی کە تەقەی لە عەبدولکەریم قاسم کرد وەکو بەشکە بەعسیەک لە میسر بەپێی بەڵگەنامە مێژوویەکان چەندین جار لە ماڵی جەمال عەبدولناسر بوشی باوشی بینیوە کە ئەو کاتە بوش مۆزەفی CIA بووە لەوێ سەدامی لاوی بینیوە و بە یەکۆ هەماهنگیان کردووە بۆەوەی کە حکوومەتی عەبدولکەریم قاسم بڕوخێ و حیزبی بەعس بێتە سەرکار واتە هاتنی حیزبی بەعس بۆ عێراق لەلایەن خودی ئەمریکاوە خۆی هێناویانە و ئەوان دایانەوە بەڕاستی. بۆیە ئەمریکا توانی کار بە پیاوەکەی خۆیان بکا کە سەدام بوو و دوایش ئەوە بڕوخاندیان و سەدام پەلاماری شوێتیە بە پاساپۆرتی دا بە ئەمریکا و هاوپەیمانەکانی هەتاکو بێنە ناوچەکە و مەیدانەکە بگرن. لەو کاتەوە ئەمریکا و هاوپەیمانەکانی ناوچەکەیان بەرنەداوە و لەوێ مانەتەوە. بۆیە من لەم باسەیە بەڕاستی ناچمە ناو وردەکاریەکانەوە ئەوە هەم کاتی زۆری ئەوێ بەڕاستی خۆشەویستان و هەم لە قوپۆپشی زۆر لێبێتەوە. کاتێکە هاتنە ناوچەکە وەک کوێت داگیر کرا لەلایەن سەدام حوسێنەوە شیعەکان لە جنوب ڕاپەڕینیان کرد دژی سەدام حوسێن. کاتێ ئەمریکا و هاوپەیمانەکانی زانیان دەستی بەعسیان واڵا کرد ئەوە بوو کە ئەو فەیلقانەی کە لە هەرێمی کوردستان بوو کە پێیانەوە شیمالی عێراق هەمویان کێشانەوە بۆ سەرکوتی حیزبی شیوعی و حیزبی شیعەکان و ڕاپەڕینەکەیان لەو کاتەیە کە ئەم هێزانیان کێشایەوە بۆ سەرکوتی ئەوان ئەوە بوو خەڵکی کورد و ئەمانە پەلاماری دەستگاکانی بەعسیاندا و ڕاپەڕین کرا. باشە خۆ بەعەس هێزی ئەوەی هەبوو لەو سەردەمانە کە بە هەرێمی کوردستان بگرێتەوە و هەموو حیزبەکانی بەرەی کوردستانی وە دەربنێ. باشە ئەوە بوو لەشکرەکەی هاتەوە کۆڕەوەکەی بەدوایە هات کە کورد هەمووی ئاوارە بوو کوردستانی خەڵکی باشوور. ئەمە وای کرد کە ئەمریکا هێڵی 36 دابنێ و خەڵکی هەرێم بپارێزێ لە زەوی ئاسمانەوە و ئەم هەرێمەی بەرهەمهێنا کە 35 ساڵ گیرمان خواردە بەدەستیەوە کە پێک هاتوون لەم حیزبانە کە هەر خەریکی دزی و جەردەیی و پارەکۆکردنەوەن. بەڵام ئەمە تەنها لە عێراقدا بوو واتە کردنەوەی یەکەمین دەرگا بوو بۆ هاتنی ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆ ناوچەکە. باشە بۆیە لەو سەردەمانە با بڵێن ڕێکەوتن نامەی سایکس بیکۆ کە حەقا باسی بکەین کە بە فەرمی ڕێکەوتن نامێشی ناوەندی ئاسیا بوو واتە لە 23 تشرینی دووهەمی 1915 تا ئازاری 1916 ئەم ڕێکەوتن نامەیە کە نهێنی بوو لە بینی بەریتانیا و بە ئێرلەندا و فەڕەنساوە هەروەها بە ڕازیبوون و واژۆکردنی ئیمپراتۆریەتی ڕووسیای ئەو کاتە. ئامانجیش لەم ڕێکەوتنە خۆشەویستان دابشکردنی خاچی ئەو وڵاتانە بوو کە لەژێر دەستی عوسمانیەکانە بوون. ئەم خاکانە دران بە ڕووسیا، بەریتانیا، فەڕەنسا. بۆیە دوایی ئەچینە سەر ئەوەی کە ئەوەی ئێستا لە ئێران و رووسیا لە ئێران و ئیسرائیلا ڕوئەدا و ئەم شەڕە چۆن نییە و بۆچی ئاوایە لەسەر ئەمەش دیارە ڕاو بۆ چۆنی خۆمی ئەخەمە ڕوو و ئەیخەمە خزمەتتان بۆی کە تێبکەن. لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە دەوڵەتە زلهێزەکان کەوتبوونە گفتوگۆ لە پێناوی ئەوەدا کە زۆرترین داگیرکاری هەبێ کە زۆرترین ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین بە تایبەتی ئەو ناوچانەی کە دەوڵەتی عوسمانی پێشتر بۆ خۆیان داگیریان کردبوو و کردبیان بە موڕشی خۆیان و ئەوان تێک شکابوو لە دوای ئەم میراتە هەسان بەم کاران. لەم ڕێکەوتنەیە کە کرا ئازیزانی ئارام ئەحمەد باکووری کوردستان درا بە ئەستەمبۆڵ، دەربەندەکانی ڕۆژهەڵات درا بە ڕووسیا، باشووری کوردستان هەندێک ناوچەی باکوور درا بە فەڕەنسا، باشە لە دوایە بەستا بە عێراقەوە، ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان درا بە ئێران کە ئێستا جمهوری ئیسلامی باڵادەست و حاکمیەتی. ئەم ڕێکەوتنە لە سەرەتایان نهێنی بوو بەڵام کە وەختی شۆڕشی ئۆکتۆبەر کرا لە 1970 ئەمە بە تەواوەتی ئاشکرا بوو بۆ دەوروبەر و بۆ دنیا. باشە لەم بێنەوبرەیە ناوچەکانی کوردستان پارچە پارچەکرا چەندین دەوڵەتی نوێ دروست بوو وەکو عێراق وەکو تورکیا. باشە دەزانم ئەم ڕێکەوتنە بۆ خۆی کە کرا 12 خاڵ بوو بەڵام من تەنها باسی کوردستانەکەم کە چۆن لەو کاتەوە پارچە پارچەکرا.
ئێستا کە من لەگەڵ ئێوە قساکەم ئازیزان 110 ساڵ تێپەڕیوە بەسەر ئەو ڕێکەوتن نامەیە واتە 10 ساڵ لە کاتەکەی خۆی تێپەڕاندووە واتە بە یاسایی ئەمە هەڵوەشاوەتەوە. ساڵی 1990 کە ئەمریکا هاوپەیمانەکردنی هاتنە ناوچەکە و سەدامیان بەکارهێنا و دوایش ڕووخاندیان بۆ هەڵوەشانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەر لە نوێ بنیادنانەوە و دابەشکردنی بوو. یعنی لەو کاتەوە ئەمانە بۆ ئەو خۆیان مەڵاستداوە. ئەم شەڕ و نائارامیە لەم 35 ساڵەدا هەیە تەنها و تەنها لێرەوە سەرچاوی گرتووە. ئێستا خۆشەویستان بە عەمەلی کە ئەیبینین عێراق پارچە پارچەیە. شیعەکان، سونەکان، کوردەکان با بە خۆشان بڵێن ئێمە عێراقین و هەمومان یەکگرتوین و عێراق ئەوەیە بەڵام لە ڕاستیا قسەی قۆڕە و عێراق دابەشە بەسەر شیعەکان، سونەکان، کوردەکان. سووریا دیسان ئەویش پارچەیە باشە عەرەبەکان، سونەکان، شیعەکان و کوردەکان. باشە ئێسەکەی بین. ئێران و تورکیا لەم هاوکێشەیە ماون ئازیزان. لەم هاوکێشەیە ئەوانیش بەدەرنین و ناتوان بەدەر بن. تاران زۆر لە مێژەبوونی ئەمەی کردووە و ئەمەی خوێندۆتەوە و ئەمە ئەزانەیە بۆ ئەوەی خۆی بپارێزێ ئەوە بوو لە 30 ساڵی ڕابردووە بۆ نمونە شەڕەکانی بردە لیبیا، بردیە یەمەن، بردیە فەڵەستین، بردیە خەزە و لوبنان، بردیە سووریا و عێراق و ئەمانە لەوێ شەڕەکانی خۆی ئەکرد بەڕاستی. لە ڕێگەی دەیان گروپی دروست کراوەوە کە سەر بە خۆی بوون شەڕی زۆری کرد، پارەی زۆری سەرف کرد، هێز و گروپی بەدەیان دروست کرد لەو ناوچانەیە باشە وە کێشەی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ تاران لێرەوە سەرچاوی گرتەوە ڕاستی کە تاران شەڕی بۆ کادت دەکات هەم بۆ پاراستنی دەسەڵاتەکەی خۆی هەم بۆ پاراستنی یەکپارچەیی خاچی ئێران و هەم چوشەتە بەرەی رووسیا و چین و ئەمانەوە بۆ ئەوەی کە بتوانێت بمێنێتەوە باسی ئەمێژەکەین. ئەمانیش هەسان بەر لەمەی کە ئەم شتانە ڕووبدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەر لەوەی ئەم شەڕە ئاوا گەورە بێتەوە خۆشەویستان هەسان رووسیایان سەرقاڵ کرد بە چیەوە بە شەڕی ئۆکرانیاوە. هەموو ئەمیانیانە وەکو ئاڵقەی زنجیرێک وان کە بەیەکەوە گرێدراون. ئێستا ئیسرائیل ئەوێ وەکو غەزە و لوبنان و سووریا لە تاران و دەستی تارانیش ببەستێ لە دانوستانەکانە داوایان کردووە کە هەوڵ بدەن حتا سوپای پازارانیش هەڵوەشێتەوە و ئەو بە دوژمنی خۆی ئەزانێ. لێرەوە لازمە ئەوە بڵێم کە پشتبەستن بە ئێران عفو پشتبەستنی ئێران بە مۆسکۆ من بۆ خۆمەک و ئارام ئەحمەد بە گەورەترین هەڵەی سیاسی ئەزانم. مۆسکۆ کەی بێوێ زۆر هەرزان تاران لەسەر مێژی گفتوگۆ ئەفرۆشێ بە ئەمریکا هاوپەیمانەکانی وەکو چۆن دوجار ئەو ببینیمان کە بەشار ئەسەدی فرۆشت دەکێتە کاکە چەندین کێڵگەی نەوت و غاز و ئەمانە هەر رووسیا خۆی کڕیوێتی لە ئەسەدی باوکی بەشەر باشە بەڵام لە دواییە چی لێهات لە دواییە ئەوە بوو کە فرۆشتی و ئەسەد و حکوومەتەکەشی کۆتایی پێهێنا و تەنانەت دوو فشێکی نەتەقان لە بەرامبەر ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا. بۆیە لێرەوە ئەبێ هەمومان بزانین یارمەتیەکانی چین و هەڕەشەکانی پاکستان و کۆریای باکوورکان لێ قسە و باسەکان هیچ بەڕێی من جێگان ناگرێ و پەیوەندی بەو دوو جەمسەرەوە هەیە کە ئێستا لە ئاسی دنیا و لە ئاسی ناوچەکەیە بەرامبەر بەیەکتی ڕاوەستاون. لەم بەریشەوە ئەوروپا و ناتۆ باشە دوێنێ ئەڵمان و فەڕەنسا بە ئاشکرا لایەنگریان بۆ ئیسرائیل بەیان کردووە و ئینگلیزەکانیش بە هەمان شکڵ هەر لایەنگری ئەمریکا و ئیسرائیل و ئالەم بابەتانن. ئەم دوو بەرەیە هەر یەکە ئەیانەوێ بەشی خۆیان لە میراتی ئەو ناوچەیە بەرن و ئەو وڵاتوانە و گەلەکانیان داماڵن و وزە و سامانیەکانیان بەرن بۆ خۆیان و بیدزن. بۆیە بۆ یەکلابوونەوەی ئەم هاوکێشەیە شەڕ ئەولەویەتە خۆشەویستان بە ئاشتی چەندین ساڵە خەریکن نەیانتوانی بیکەن. ئەم 30 ساڵە هەوڵەکان زۆر بوون کاتیان بۆ دانرا کە بەڕێکەوتن بکرێ بەڵام دۆڵتە زلهێزەکان لە بینی خۆیانە نەیانتوانین ڕێکەون کە لەو ناوچەیە هەر یەکەیان بەڕاستی بەشی خۆیان بەرێ. بۆیە ئەمریکا لە ڕێگەی دۆستەکەیەوە کە ئیسرائیلە و ئیسرائیل بازووی ئەمریکایە لە ناوچەکەیە هاتن لە ڕێگەی پیاوەکانیانەوە من بیرتانە خەمەوە لە ناو حەماسدا پەلاماری خاکی ئیسرائیلیاندا بیانیان دروست کرد بۆ ئەوەی تەل ئەبیب تا پەلامارەکانی خۆی بدا و خەونەکانی خۆی بەدی بهێنێ. ئەمە هەر لەو فاوڵە ئەچوو کە سەدام حوسێن لە ساڵی 90دا دای بە ئەمریکا و بە هاوپەیمانەکانی کە پەلاماری شوێتیە دواییش سەری خۆی خوارد سەدام وەک مۆزەفێکی CIA کرایە قوربانی مۆزوعەکان. ئەوە بوو لە یەکەم هەنگاوە غەزە وێران کرا حەماس تەفروت و ناکرا بە جوێرە جۆرەکان یعنی ئەکسەریەتی سەرکردەکانی هەر هەمی تەصفیە کرا. باشە بەمە دەستێکی تاران لەوێ بڕا یا کوت کرایەوە.
دوای ئەوەی غەزە و حەماس ئەوە بوو پەلاماری لوبنان و حیزب اللهدا ئازیزان لە ماوەیەکی کورتە حەسەن نەسڕڵڵا هەموو سەرکردەکانی لە ناوبرد و دەستی دووهەمی تارانیشی لەوێ کورت کردەوە باشە یعنی گاف بە گاف وەکو کرمانجەکانەڵێن هەنگاو بە هەنگاو ئیسرائیل هاتە پێشەوە لە سووریا گروپێکیان دانا کە ڕابەرەکەیان ناوی محەممەد جۆلانی بوو جۆلان لە ژێر دەستی خودی ئیسرائیلدایە لەگەڵ مخابراتی ئینگلیس بەشار ئەسەدیان ڕاوەدوونا بۆ رووسیا و رووسیا وەکوتم پشتیوانی نەکرد و دیفاعی لێ نەکرد پشتی چۆڵ کرد جۆلانیان هێنا لە ڕێگەی جۆلانیەوە سووریان لە بەرەی چین و رووسیا و ئێران دەرهێنا و ساخیان کردەوە بۆ خۆیان باشە ئێستا محەممەد جۆلانی بۆتە مۆسەفێکی موساد و بە تەواوی مەلەفەکانی هەواڵگری سووریای لە 56 ساڵی ڕابردووە تەسلیمی تەلەبیب کردووە و خۆشی بۆتە ئاڵقەی گوێی موساد و دەستگای مخابراتی ئینگلیز بەم ڕێگایە دەستی ئێران و رووسیا و ئەو بەرەیەیان کە چین ڕابەرایەتیانەکە بڕی و تورکیا بێکاریگەر کرا لە سووریا لە ڕۆژئاوایش باش نییە دوای ئەم یاریە کە سووریا بۆ دەردەچوو و سووریا بە عەمەلی بووە چۆنەڵێ بووە موڵشی ئیسرائیل و ئینگلیس باشە دوای ئەم یاریە ئەردۆغان و باخچەلی و ئەمانە تورکیا بەگشتی تێگەیشتن چ باهۆزێک بەڕێگاوەیە بۆیە هاتن گوتاری ئاشتی و چارەسەری کێشەی کوردیان بەیەکەوە نا و لە تورکیای گەورەدا بۆ نمونە مەترحیان کرد بۆ ئەمەش ئەبێ کێ سەرپەرشی ئەمیاریە بکە هاتن ئاپۆ کە 24 ساڵە ئەسیرە لە ئیمراڵی بکەوێتە قسە و داوا لە پەکەکە بکە کۆنگرە ببەستێ خۆی حەد بکە و کێشەی کورد و تورک چارەسەر بکرێت لەو کاتەیە کە پەکەکە چەکی بێدەنگ کرد و کۆنگرەکەی کرد من هیچم نەوت چونکە پێم وابوو بەڕاستی کاتەکەی زووە و هێشتا ماوێتی کە ئینسان لە بەتاکردشەکان تێبگەم تورکیا ئازیزان بڕوای بە چارەسەری کێشەی کورد نییە ئاپۆ و خودی پەکەکە ئەمە باش ئەزانن بەڵام تورکیا لە ژێر فشارە لەژێر ئەم باهۆزەیە کە دەرشی پێکردووە دەزانێت لە ناوچەکە چی بەڕێگاوەیە بە ناچاری هاتۆتە پای ئەم مەسەلەیە بۆیە ئەوەی ئاپۆ و پەکەکە کردیان لە عەقلی ئارامەحما یاریکردنە لەگەڵ واقعە و بەرمانەی کەریمە عەقلانیەتە و تۆپەکەیان خستۆتە بەردەمی تورکیا بە تورکیان وتووە ئاشتی ئەەکەی فەرموو ئەوە ئێمە خۆمان هەڵوەشانەوە ئەوە ئێمە چەکماندانە جا تورکیا وەڵام بەم خواستانە ئەداتەوە کێشەکە چارەسەرەکە ئەوە زۆر باشە چارەسەری ناکە شەڕ دەست پێکاتەوە تورکیا لە بەریەک هەڵەوەشێن ئازیزان هەموومانە بێ ئەو ڕاستیە بزانین هەموو شۆڕشێکە ئەکرێ هینی نەتەوەی بندەست باشە هی هەر گروپ دەستەوە تاقمێ باشە شەڕە لە پێناوی ئەوەیە کە ئاشتی بچەسپێنێ یعنی دوجار لە پێناوی ئاشتیایە کورد نایەوێ تورک و دەوڵەتەکەی لە ناوبەرێ ئەگەر بیشێوێ خوبووی ناکرێ بەڕاستی باشە بۆیە ئەوێ چی بکات لەم هاوکێشەیە دەیەوێ نکوڵی کورد بوون و نکوڵکردن لە کوردستانی بوون لەسەر لابچێ وەکو مرۆڤ بە ناسنامەی خۆی باشە بە ئازادی و ئاشتیانە بۆ خۆی بژی ئەو ئەمەیە بەڕاستی بە کورتی بڵێم یەک حەقیقەتەیە کە بۆتە فاکت خۆشەویستان ماتماتیک وەکو ماتماتیک وایە کە دوو ئەکاتە چوار ئێران و تورکیا دەبێت ئەو ڕاستیە بزانن سەردەمیان بەسەر چووە و ناتوانن ڕۆڵیان هەبێ لە ناوچەکەدا وەکو ئەم 100 ساڵی ڕابردوو بەمانای کەلیمە ڕۆڵی ئەم دوو وڵاتە تەواو بووە سەردەمی پۆلیسی ئەو دوو دەوڵەتە کە 100 ساڵە باش نییە ئەم ڕۆڵیان دراوەتێ ئیتر لیان وەرەگیرێتەوە کەس حیزبە خەڵکانێکی تر دێن ئەو ڕۆڵە لە ناوچەکە ئەبینن بۆیە بەڕێی من هەر پەلەقاژەیەک لەم ڕۆوە بکەن شکستیان حتمیە دەبێ خۆیان لەگەڵ ئەم واقعە تازەی ئێستا هینی ئەم سەردەمەیە بەڕاستی بگونجێن چونکە ئەمریکا هاوپەیمانەکانی سیاسەتی سەردەم داوای ئەم کارە ئەکەن بۆیە لەم یاریانەدا فەڕەنسا و ئینگلیزیش بەشیان تێیدا هەیە و بەشیشیان ئەبێت اینجا باشیش کێشان بۆ باسکەم بۆ ئەوەی کە ئەوانەی کە دژە پارتین تۆزێک تووڕە بدن بنەماڵەی بازانی یەکێکن لە یاریزانەکانی ناو ئەم هاوکێشەیە ئازیزان باواز لە هەڵی و پڵیتی شەڕەجوێنی ئەقڵێتی جەلالی و مەلایی و بیهێنین و لەگەڵ واقع قسە بکەین کە بنەماڵەی بازانیە و ئێمە بە هەموو وجودمانەوە دژی بنەماڵەی بازانین بەڵام ئێمە لەگەڵ واقعەکە بەڕاستی بەرەوڕوین باشە ئێمە دژیان بینیان نا کە دژیانین دزن و گەندەڵن و خائینن
هەموو ئەمانە ڕاستە لە ڕوانگەی ئێمەوە هەموو ئەمە واقعە ئەمانە با لەم لەوە دابنین بەڵام ئەوان هەن وجودیان هەیە باشە بینیتان دوجار مەزلوم کۆبانی کە ساڵانێک لەگەڵ لێکێتی وەکو براوا بوون کۆتاجار چوە لای مەسعود بارزانی لەسەری ڕەش زۆر ئاساییە بەلای ئارام ئەحمەدەوە هیوادارم بەلای ئێوەشەوە ئاسایی بێ کە سبەینێ مەسعود بارزانی داوت بکە واتە عەبدوڵڵاه ئۆجەلان بیباتە لای خۆی وە قسە و باسی لەگەڵ بکە یان کەو ئازاد بێت و بێت بۆ لای مەسعود بارزانی بەیەکەوە قسە و باس کرد بۆیە ئازیزان کاتێککە مەسعود بارزانی دەچێتە ئەمریکا وعقد ئەکا لەسەر مەسەلەی وزە و نەوت و ئارەم بابەتانە ئەمە واتای هەوڵێکی ئاقلانەی و جدیانەیە بۆمانەوەی خۆیان وەکو بنەوەڕی بارزانی چونکە ئەوان تێگەیشتون شەڕەکان یاریەکان هەمووی لەسەر بزنس و پارە و پاوەندخواجی و ئەم شتانەیە ئەمریکا و ئیسرائیل ئەم هەموو شەڕەکەیکەن و پەلاماری ئێرانێن و ئەمە ئەوەکەن بۆ چییە بۆ ئەوەی هەیمەنیان بەسەر ناوچەکەیە هەبێ ناوچەکە تاڵانکەن نەوتەکەی بەرن غازەکەی بەرن ژێرخانی ئەم زەویانەی ئەم وڵاتانە تاڵانکەن بۆ خۆیان ئەوان بۆ ئەوە هاتون بەڕاستی بنەماڵەی بارزانی لەم یاری تێگەیشتووە باشەوە جا ئەوەکە بنەماڵەی بارزانی دزیەکە داهاتی ناوخۆخوا نەوت ئەدزێ عەقدی وزەکە موچەیش نادا بە خەڵکی کوردستان و داوانە بەغاکە کە موچە بدا ئەوە بۆ خۆی بەحسێکی ترە باشە ئەو وەکو بنەماڵەی بارزانی شەڕی مانەوەی خۆی ئەکا لە هەرێمی کوردستانە هەرێمیشی لەبەر ئەوە ئەوێ کە خۆی ئاغای هەرێمی کوردستان بێ بۆیە لەم باسانەدا ئازیزانی ئارام ئەحمەد من لەگەڵ واقع مامەڵاکەم بەڕاستی باسەکەم بڕوخێ بنەماڵی بارزانی و بیکوشە و بیبڕە و ئەلەم بابەتەنە نییە ئەوە هەر کەس ئەتوانێ هاوار بکە و خۆشم هاوارەکەم و هەفتا ساڵیشە ئەکرێ و دەیان هەزار کوڕی کورد لە شەڕی ناوخۆکانە کوژراوە بۆ لە ناوبردنی بنەماڵی بارزانی و بەرامبەرەکەیشی کوشتیوانە ئەوانش کوشتیوانە و خیانەتیش نەماوە بنەماڵی بارزانی نەکەن بەڵام ئێستاش هەر ملقەوین باشە بۆیە ئازیزان سەطحی بیر لەو مۆزوعانە مەکەنەوە بەڕاستی بە بیخوژۆ بیبڕۆ و بنەماڵی بارزانی خاینەوە ئەمە هەمووی ئەمانە ڕاستە خۆشەویستان بەڵام ئێمە لەگەڵ واقعە بڕۆڕین بۆیە وەکو وتم بەشار ئەسەد و دەسەڵاتەکەی ئینگلیز و موساد لایەن برد هەر ئەوانی جۆلانیان هێنایە سەر حازری و یەک هەفتێشی پێ نەچوو خۆشەویستانی ئارام ئەحمەد باشە چونکە مۆزەفی خۆیانە ئەوەتان لەبیر نەچێ ئەو دووباراکەمەوە ئازیزان مەسوول کە ئەچێ ئەو عەقداکە بۆ مانەوەی خۆیەتی باشە چونکە ئەزانێ ئەمریکا چی ئەوێ نەوتی ئەوێ وزێ ئەوێ ئەمە ئەوێ غاز ئەوێ خۆیەکە بە قومقومەکە عەقدیان لەگەڵاکە ئەڵێ من ئەتانە بێ بۆی بمێنەوە بیاناتی مەسەلەکە ئەمەیە لە ڕاستیە ئەو ئەم وزە و نەوت و غاز و ئەمانە نایە بە بنەماڵی بیا بە ئەمریکا لە بەروی کە خەڵک تێر و پڕ بێ نە بۆ مانەوەی خۆی بەڕاستی ئەو کاراکە بەداخەوەکە ئاوایە باشە ئازیزان ئێستا بەڵگەنامەکان دەرەکەون کە ڕەنگە هەندێک کەس پێی ناخۆش بە تایبەتی لە ئیسلامیەکانە حەسەنی بەننا خودی سەید قوتب ئەم قسانەی کە من یەکەم هەمووی تازەیە ها کەسی تر نەیکردو ئەم قسە باسانە بۆ ئەوە لەوە تەکید بن حەسەنی بەننا سەید قوتب هەردووشیان مۆزەفی موساد بوون بۆ ئاگاداریتان هەیکەلەی ئیخوان موسلیمین باش نییە موساد خۆی دەهێرشتووە باش نییە بۆ لاوازکردنی دەوڵەتەکانی ناوچەکە و هێشتنەوەی خەڵکەکەی لە نەهامەتیە لە نەزانیە لە دواکەوتویە لە هەژاری و قوربەسەری بەدبەختیە باش نییە دا ئەمانە بە ناوی ئیسلامەوە بخۆن زۆربەی خەڵک ملکەچی ئەمانە ببێ لە ڕێگەی ئەمانەوە هەمویان ملکەچی سیاسەتی ئەمریکا و ئیسرائیل و ئەلەم بابەتانە ببن ئیتر تۆ لە بەریتانیا لە ئەوروپا لە کوردستان بە ناوی ئایری ئیسلامەوە دەبیتە ئیخوانیان دەبیتە سەلەفی ئەمانە کەیفی خۆتە بەڕاستی ئەوەی کە گرنگە لەوە دڵنیابە تۆ گەوش کراوی بە کۆیلە ئەکرێ هەموو ئەو بانک خوێنانە یان زۆربیان لەسەر ئێوە ئەژین کار بۆ موساد و دەوڵەتە مخابرەتەکەی ناوچەکە ئاکەن بۆ تورکیایەکە بۆ قەتەریەکە بۆ نازانم سعودیەکە ئەوانش هەر هەمیان پیاوی ئیسرائیل و موساد و ئەمریکا و ئەلەم بابەتانن یعنی هەنگاو بە هەنگاوە هەوسار و هەزار هەوسار بۆیە کە کاتێکە سەدام حوسێن ئەچوو مستشارێکی دروست ئەکرد هەوساری مستشارەکەی گرت هەوسار هەزاران هەوسار 2000 هەوسار دوای ئەم مستشارە ئاکەوت لە ڕێگەی هەوساری مستشارێکەوە 2000 کەسی ئەکرد بە جاش ئەکرد بە پیاوی خۆی باش نییە ئەمە ئاوایە بەڕاستی بۆیە دەزانم هەندێک بانخوێنیشەیە ئاگیان لە قەزیەکەی بە پێخاوەسی چۆتە ناویاریەکەوە بەڵام دوجار ئەوانیش چەند تنۆکە ئاوێکن دەڕژێنە ناو ئەو دەریایی کە یاریزانە گەورەکان لە ئاسی دنیا لە ناوچەکە ئیشەکەن وەکو ئەمریکا و ئیسرائیل ئەم بابەتانە بۆیە ئازیزان لێرەوە دوای ئەم قمە ئاوەکەی خۆمە پرسیارە لە هەموو خۆشەویستانەکەم ئازیزان
ايوه ابي بپرسن اسرائيل وموساد چۆن دەستیان ئەگاتە هەموو سەرکردەکانی حوسیەکان و حەماس و حیزب وڵڵاکان و دوجار بۆ سەرکردەکانی جمهوری ئیسلامی لە ناو تاران و لە ناو ماڵەکانی خۆیانە چۆن دەستێکا بەوانە بەڕاستی چۆن یەکە ئەم ئەخەڵکانە ئاوا هەڵە بژێرێ سەرۆکی فڵانە شوێن سەرۆکی حوسێن ئەمانە هەر هەم یەکێ بەنیشانە کابرا لە بینایەکایە چەندین قاتە ئەم بینایە باش نییە لە ژوورێکا نووسووە سارۆک ئەکەن بە ناو پەنجەری ژوورەکەیە لەوێ ئەچنە ئەیکوژن خۆ ئەمە هەروە گاڵتە نییە خۆشەویستان ئەمە بەڕاستی جێگەی پرسیارە چۆن ئەمانە ئەکرێ چۆن ئیسرائیل ئەتوانێت ئەم کارە بکات باشە من بۆ خۆم پێمایەکە لە تەل ئەبیبەوە ئەمە محاڵە بەڕاستی محاڵە ئەمە محاڵە لێەوە بزانرێ فڵانە کەس مەسئولی بۆ نمونە سوپای پاسدارانە فڵانە دزانەی ئەتۆمیە دەیە 25 چوارسێ هەرچەندێکی کار بەسەر ژمارەوە نییە یەکەیەکە ئەمانە ئەدۆزێتەوە و هەموو ئەمانە تەسفیەکە نایەنەبات باشە لە تەل ئەبیبەوە کوتم ئەمە محاڵە کەواتە لە ناو خۆدا لە ناو دەستگا ئەمنیەکانی ئێرانە مۆزەفی موساد زۆرە بەڕاستی ڕەنگە ئەمانە لە نزیکەوە لەو پەنجەرە و لەو ژوورە و لەو ماڵەیان دابێ بۆ تەسفیەکردنی نیارەکانی خۆیان بۆ حەماس و حیزب وڵڵاش بەڕاستی هەروە بووە باشە بەڵام ئەوەی کە من ئەیبینم لە ئاسی دنیاە ئیسرائیلیان کردووە بە ئەفسانە و هەموو دنیا باسی چالەشەکانی ئەوەکە لە بەرەوەی ئەوان میدیای دنیایان داگیر کردووە بەڕاستی باشە حتا میدیەکانی ئەوروپاش بەڵام باسی ئێران ناکەن باسی چالەشەکان حتا ئەو لێدانانە ناکەن کە لە ئیسرائیل ئەدا ئێستاش یا زۆر بەکەمی باسیەکەن کوردە داماواکەی خۆشمان ئازیزان دوو بەشن یعنی کە من لەم چەند ڕۆژە بێدەنگی بەس خۆم سەرنجمەدەدا ئەم کوردە چیەکە بەشێکیان ئەوانن کە دژی جمهوری ئیسلامی باشە خۆیان سفرن خۆیان هیچیان پێ ناکرێ شایلۆخانەکەن و بە باڵای ئیسرائیلە گۆرانی ئەڵێن بەڵکو ئەمە بە قەولی ئەمان تارانن بۆ بڕوخێنێ ئەمە هیچ بڕۆن لە ڕۆژهەڵاتە ببن بە شتێک بۆخە دەسڵاگرنە دەست و پارتی وێکێتی حتا شاپەرستەکان با بڵێن مجاهیدەکان حیزبەکانی دژە ئێران هەموویان ئاوابی دەکەن هەر هەموو ئەمانە بۆ لە پێناوی بەژۆندی خۆیانە چونۆتە سەنگەری ئیسرائیل بەشم ئیسرائیل بتوانێت ئێرانن بۆ بڕوخێنێ ئەمان لێ بڕۆن بن بە حاکم بۆ خۆیان باشە ئاوە بەشی دووهەمیشیان ئیسلامیەکانن ئەمانیش خۆیان هێندەی چڵەپوشیە قورساییان لەسەر قەزەی فەڵەستین نەبووە و نەیان توانیوە بچووکرین شت بکەن دژی ئیسرائیل لە وێرانکردنی غەزە و لە ناوبردنی حەماس و ئەرم بەبەتەنە باشە ئەسڵەن بەناوی پشتیوانی لە غەزەوە ساوانیان کەڵەکە کردووە پارەیان دزیوە خۆیان دەوڵەمە کردووە ئەمانی لە ماڵەوە دانیشتوون ئەخۆن و ئەخۆنەوە ئەژین کاتێک ئێران لە ئیسرائیل ئەدا ئەیکەنە هاوار و زەنا و ئای بژی جمهوری ئیسلامی باشە ئەم دوو گروپە گروپی نەزان بەڕاستی بێکارن بێکاری گەرن تەنان خوان خاڵی ئەەکەنەوە و ئەهلی لایک و ئەلم بابەتەن حتا ئەوانەی کە ئۆپۆزیسیۆن لە باشووری کوردستانیشە لە بەرەوەی کورسیان لەکوێ وەرگرتوێ یەک دیفاع لەواکەن تەحلیل ناکەن بۆ مۆزوعەکان کە ئایا چی ئەو گوزەیە بەڕاستی بۆیە ئەمانە هێندە نەزانن ساروخی تاران هێشتا بە ئاسمانەوەی ئەڵێن تەل ئەبیب ئەوە کەس کوژرا باش ئاوا ئیشەکەن چونکە بۆ لە بەروی دابەش بوون بەلایەنگر باشە ئەوانی تریش بەخۆشیەوە باسی کوشتنەکانی ئێرانەکەن خۆیان ناتوانن تاپڕێ بنێن بە جمهوری ئیسلامیەوە لە باشوورە دانیشتون ئەوە 35 ساڵە کاتە ئیسرائیل لە ئێرانەدا لە باشوورە خۆیان ئەگۆڕن و ئەیکەن بە دەهۆڵ و زڕا ئەوە هەڵە پەڕن لە خۆشیە بابە خوێن ئەڕژێ تۆ دانیشی ئەدەوێ خەڵک دابنیشێ ئەگەر بۆ نمونە ئەمریکا و ئیسرائیل ئێرانی بۆ بڕوخێنن هەروە بە ئاسانی ناین بە تۆ بە قوربانە بن ئێن بە پیاوەکانی خۆیان ئەگەر تۆژە ببی بە ئاڵقە لە گوێی ئەوان وەکو بنەماڵی بازانی بۆی کە نەوت و غاز و هەموو شتێکی بەرن و وڵاتەکە تاڵان کە بەڕاستی بۆیە بمانەوە نەمانێ ئازیزان ئێران دەوڵەتێکی بەهێزە من گاڵتەم بۆ خەڵکانەیە ئەڵێنچی بەڵێ فاسڵیا خۆرەکان گاڵتەم بۆ کەسانەیە کەڵێم کاکەوە ئێران تەبابەت ساروخەکەی ئاوایە و بۆریەکەی بەم جۆر ئاوانیە کاکە جمهوری ئیسلامی بەهێزە 40 دانە ساڵی ڕەبەق زیاترە بەربەرەکانی و تەحەدای ئەمریکا و ئیسرائیل ئەکار ناوچەکەیە باشیە تۆ ناتوانانی ناوچەکە ئێران نادیدە بگری کاکە ئێران بەهێزە بەڕاستی بەهێزە کاکە گەورەترین زەربەی لە بەرژۆندیەکانی ئەوان داوە و خاوەنی چەکە خاوەنی جبەخانەی بەهێزە و بەڕاستی هێزێکی گەورەی جمهوری ئیسلامی ئێران و دەوڵەتی ئێران بەڵام وەکوتم میدیای ناوچەکە دنیا لە خزمەتی بەرەی ئەمریکا و ئیسرائیلدایە زانیاری لەسەر لێدانەکانی تاران بڵاو ناکەنەوە یا زۆر بەکەمی بڵاویەکەنەوە بۆیە ئازیزان قسە و باسەکانی من لایەنگری ئەو ئەلەم بابەتانە نییە بەڕاستی بە هیچ جۆرێ من باسی واقع دەکەم بەڕاستی وەکو چۆن باسی پارتیم کرد باسی ئێرانەکەم ئێستا باسی فڵان و ئەنەکەم من باسی واقعەکەم بۆیە بۆچی
پرسیارەکە دووبارەکەینەوە بۆچی موساد توانی کۆمەڵێ سەرکردەی باڵا لە ئێراندا تەسفیە بکات ئەمە بۆ خۆی ئەو پرسیارەیە باش نییە ڕۆژێک بەر لە هێرشەکە ترامپ کۆمەڵە قسەی کرد کە ئیسرائیل هێرش دەکا بەڵام لەم کاتیان نایکە ئێمە خەریکی دانستان و ئەلم بابەتانی من ئەو کاتە زانیم کە لە ئێرانەتی چونکە ئەوە بۆ ئارامکردنەوە و سەرکردە باڵەکانی ئێران بوو چونکە دانیشتن هەبوو ویان ئەزانی لەبەر ئەمە هیچ پەرەمەرێک نابێت بەڵام قسەکانی ترامپ یعنی لێی بدە و لە ناوی بەرەبڕاستی ئەرێ هەزا ئەو تەپلۆ مەپلەچەیەکە لەسەرمان دوای لێدانەکەیش ئەڵێ ئەم لێدانە هیچ پەیوەندیشی بە ئێمە نییە بەڵام درۆکە بەڕاستی ترامپ پەیوەندی بەوانەوە هەیە ئازیزان ترامپ سیاست دەکا لای ئەوانیش سیاست واتە بەرژەوەندی پارە درۆ خوێنڕێژی ئەوەی ئەخلاق بێت لە سیاسەتی ئەمانە بەڕاستی وجودی نییە باشە ئەگەر تۆ داعشیش بیت پیاوی ئەمریکا و ئەوانە بیت تۆ زۆر پاکی ئازادی خوازی هەمەکاری ئەگەر ئازادی خواسترین ئینسان و حرەکەت بی پیاوی ئەوان نەبی تۆ ترۆریستیت و تۆ ئەمەیت و تۆ ئەوەیت ئەمە سیاسەتی ئەمریکا و ئەوروپایە بەرامبەر بە هەموو گەل و حیزب و دەسەڵاتمەکە بۆ ئەمەیە بە پێی بیکردنەوەی خۆم دوو ئەگەر هەیە ئازیزان یەکەم موساد بە تەواوەتی خزاوەتە ناو ئێران لە ڕابردووە و سوء ئیسفادەی لەو کەسانە کردووە کە سەر بەهێزە ئەمنیەکان و دووسەرن واتە ئێران خۆی بۆ نمونە ئیطلاعات مەجموعەیە کەسی نادۆتە ناو دەستگاکانی موسادەوە تاوەکو نهێنیان بۆ بێن دەین دووسەرە کار بۆ هەردوو لاکەن بەڵام ئیسرائیل توانیوێتی یاریزانێکی باشتر بێ و ئەمانە بەکاربهێنێ بۆ بەژەوەندەکانی خۆی یان جگە لە هێرشی فڕۆکە و ڕۆکێت چەندین گروپی کۆماندۆی چالاکی تایبەتی لە ناوخۆی ئێراندا هەیە لەگەڵ فڕینی فڕۆکەکانە ئەکەونە چالاکی و لە نزیکەوە زەربە ئەوەشێن و زۆر ورد کارەکەن و وەستایانە کارەکانیانەکەن بۆ سەرماندنی ئەم قسەیانەی منیش لەم یەک دوو ڕۆژەیە چەندین شتی ئاوا دەرکەوتووە بەڕاستی کە لە ناو ئێرانە کار بۆ ئەوەکەن ئەگەر دیقەت بدەن ئەوانەی کە لەم هێرشە تەسفیە کراون لە هەرە کەسە باڵەکانی ئێران هەموو ئەمانە یەکەیەکە دەستنیشان کراون و لێیان دراوە لە تەل ئەبیبەوە بەم وردەکاری و دەستنیشانکردنەوە ئەم کردەیە بەڕاستی لە مەحاڵ مخاترە بۆیە بەڕێی خۆن بە بۆچوونی من موساد دەیان مۆڵگای لە ئێراندا هەیە هەزاران گەرای داناوە دەیان گروپی کۆماندۆ و دەیان سیخڕ و بە سەدان سیخڕ و بەکری گیرا و چەندین نەخۆشخانەی سەفەری بینا جێگەی تایبەت شاراوە ئەمانە بەڕاستی هەیەنە هەر ئەمڕۆ من بینیمە کە توێتایەک ئەڕوا کە وەختێک دوای ئەکەون سێرەکەن هینی تێ ئازیزان سێرەکەن کۆمەڵێکی تێدایە کە بۆ تەشویش خستنە سەر هەموو ئەو شوێنانەیە کە جمهوری ئیسلامی بۆ خۆی ئیسفادەی لێکە باشە ئەمانە زانایانی ئەتۆم و سەرکردا باڵەکان دەستنیشان ئەکەن و لێیان دەدەن واتە لە مەیدانەکەدا هەن وجودیان هەیە یعنی تەنها ئەم هەموو شتە لە دوورەوە ناکرێت بەڕاستی بۆیە ماوە بڵێم شەڕە گەورەکە بەڕێی من هەڕوو دەدا جا ئەمڕۆ یا مانگێتر یا ساڵێتر یا خۆگونجاندنی تاران و ئەنقارە لەگە ئەو واقعی کە ئێستا هەیە یان پاچە پاچە بوون ئەم شەڕە وردو گەورانە کە لەم ناوچەدا تا 2035 بەڕێی من ئەم شەڕانە ئەخایانێ ئازیزانی ئارامەکەن ئەم قسەی من هەڵگرن باوەڕم پێ مەکەن مشکلی من نییە بەڕاستی بەڵام هەڵیگرن تا 2035 زۆرێک لە دەوڵەتەکان دابەش ئەکرێن و دەسەڵاتی ناوچەی زۆر تازە دائەمەزێ ئەم قسانشی کە ئێستا ئەم بەشەی کردومە لە کۆتایی 2007دا لە پاڵتاک لە ژووری کوردستان دەجی ئۆپۆزیسیۆن لە سیمینارێکە بە وردەکاریەوە هەمووی باس کردووە باش نییە یعنی ئەمە تازەنی بۆ من بەڵام پزیشکی ئەم شەڕە بەرکوردیش ئەکوێ بەڕاستی ئەبێ کورد بزانێ کە لەم هاوکێشەیە چیەکە باش نییە بەڵام ئەمە بۆ مانایە نییە بەڕاستی کە ئەمە کۆتایی دنیاە لە تارانە ئێستا خەڵک ئەژی لەم شوان سێگەم لە سێمانە خەڵک ڕاکە ئەمە بەڕاستی ناخۆشە تۆ لە خۆت و ئەمنیەتی خەڵک تێگەدەیت و کۆمەڵە شتێ بەڕاستی یەکیت باشە یعنی ترساندی بۆ دەرەجێ بەڕاستی ناخۆشە چونکە ئەم شەڕە شەڕی زەمین بە زەمینی نیە ئەیزان شەڕی ساڕوخ و ئەلەم ئابەتای لەبەرەوە پێویست بۆ ناکە ئینسان پتۆقێ لە مەسەلەکە اینجا بۆ حیزبەکانی ڕۆژهەڵاتیش کە قسەیە بکەم بەڕاستی بەڕێی من ئالەم کاتەیە ئەم لەم کاتەیە هەر جوڵانەوەیەکی پەژاک بێ دیموکرات بێ کۆمەڵەکان بێ هێزەکانی تر بێ بەڕای من جگە لە وێرانکاری هیچ چیکە بەرهەم ناهێنێ و بە تایبەتی لە هەر ئەگەرێکی جوڵانە ناوچەی سلێمانی و ئەو دەڤەرانە ئەخەنە مەترسێکی زۆر خراپەوە و شەڕ ئەهێنە ناو ئەو ناوچەی کە ناوی ناوچەی سلێمانی و پێنجێن و هەڵەبجە و گەرمیان و نازانم کەلار و چیش ئەن بابەتانە شەڕەکە ئەهێنە ئێوە بەڕاستی بۆی هیوادارم کاتەیە دەست بە ئۆشتان نەبن بەڕاستی ئەوە ڕەئی خۆمە باش بیزانم لە کۆتاییە ئازیزانی ئارام ئەحمەد ئەرێکاکە ئۆشتانە لابن بۆ خاتی خوا لە سەرمانە برای من زۆر ڕقم لە ئۆشتانەیە بەخوا ئەوە هەر ئەیوەسێنم بەڕاستی بۆ لایەکی تر یەکەم
کە بەڕای من بۆ ئێران دوو ئەگەر لە ئارادایە خۆشەویستانی لە کۆتایی بابەتەکە پێتان بڵێم دوو ئەگەر لە ئارادایە. یەکەم یان ئەی ڕوخێنن لە ڕێگای سقوط پێکردنەوە یان لە ڕێگای هاندانی خەڵکەوە بۆ پەلامار و بۆ کە خەڵک ڕاپەڕینکە بۆ پەلامار بدا. دووهەم یان بەشێک لەو ڕوخسارانەی دەیان ساڵە هەن و پۆسی باڵیان هەبووە کە بڕێکیان لەم ڕۆژانە تەسفێکراون ناوچوون بە باش نییە ئەوانەی تریشیان لا ببرێ خەڵکانێکی تر بهێنە پێشەوە کە میانە ڕۆ بن کارەکانی ئەم دەوڵەتە بکەن و لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل دانیشتن بکەن و چارەسەری کێشەکان بکەن و ڕێکەوتن بکەن. بۆیە لەم کاتەدا حکوومەت وە خۆی ئەمێنێتەوە و جارێکی تر دانوستانەکان لە بینی ئێران لە بینی ئەمریکا دەست پێ ئەکاتەوە و ئەم شەڕە ڕائەگیرێت. باشە تاران وەک سووریای جۆلانی خۆشەویستان بڕواتە نەبێ ڕەنگە خەڵکی پێ ناخۆش بێ وەکو ئەو سووریای جۆلانیە دەبێت ببێتە دەوڵەتێک کە پرۆ ئەمریشی بێ نە پرۆ ڕووسی و پرۆ نازام چین و ئەلە بابەتانە. باش نییە بنمونە ئەتوانن کوڕەکەی خامنەی کە بەجیا لەگەڵ ئەمیشکان کۆ ئەبێتەوە ئەتوانێت ئەو ڕۆڵە بەڕاستی وازی بکات. باشە یعنی ئەم ئەگەرانە هەیە خۆشەویستانی ئاغا محەممەد لەمە بەدەر نییە ئەمە من ئەوە چەند ڕۆژی ئایندەش کە بەچای خۆتان ئەیبینن کە لە بەردەمی ئێرانە ئەم ئەگەرانە کراوەیە ئەگەر بتوانن لەگەڵ واقعەکە خۆیان بگونجێنن و مجموعەی خەڵکی میانە ڕۆبێنە ئاراوە حکوومەتی ئێرانەکو خۆی ئەمێنێتەوە واتوان دانستانکەن لەگەڵ جمهوری لەگەڵ هێنا لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و ئەم باتەنە کێشەکانیان حەل بێن. ئەگەریش نا ئەوای تر زۆشتی تر لە ئارادا هەیە کە یێتە پێشەوە بەڕاستی. ئەمە تێگڕای تێفکرینی من بوو بۆ ئەو شەڕی کە ئێستا لە ئارادا هەیە و دووریش نییە کە ئەگەر ئەو دووسێ ئەگەرەی کەوتم بە تایبەتی ئەوەی کە مجموعەی خەڵکی کە بێتە پێشەوە و ئێران بەڕێوە بەرێت و چی و ئالەم بابەتانە ئەتوان گەڕێکی تر لە دانوستانەکان دەست پێ بکاتەوە لەگەڵ ئەمریکا باش نییە بۆ حەلی ئەو کێشانەی کە لە بینێنە هەیە. باش نییە بەڵام ئەوەتان لەبیر نەچێ ئەگەر بێت و ئەو کرانەوەیە نەبێت کرانەوەکە زۆر گرنگە بە عەزیزانی ئاغا محەممەد ئەگەر ئەو کرانەوەیە نەبێت لەوە دڵنیاتانەکەمەوە کە هەم ئێران و هەم تورکیا دابەش ئەبن وەکو سووریان لێ وەکو عێراقیان لێ من گومانم لەوە نییە بەڕاستی هاوکێشەکەەوە ئاڵێ بەدەست کەس دێتە ڕاستیە. بۆیە هیوادارم هەم تورکیا و هەم جمهوری ئیسلامی بیر لەوە بکەنەوە کە خۆشەویستانی من کە بتوانن ئەوە بکەن بتوانن بەڕێگەی ئاشتی وەڵام بە مۆزوعەکان بدەن بە تایبەتی مەسەلەی کورد ئەوە زۆر گرنگە خۆشەویستانی ئاغا محەممەد. خەمتان نەبێ ئەو مۆزوعانە بە برادەرێک لەم ڕایە وەستێنم ئەوەی کە قساکەم لە تیکتۆکە ئەو شتێتە سەد و سەدەم و سمێڵ و ئەو شتان زۆر ناشینە لای من بەڕاستی من جارێکە شارەزانیم لە تیکتۆکە بەڵام لەگەڵ هەندێک کەسی شارەزا قساکەم و ئەوانە هەمی ڕائەوەستێنم من حەزم لەو شتانە نییە لەوەی کڵاوەنێن و تەپلە و مەپلە و نازانم فڵانە فیسار و ئالەم بابەتانە خۆشەویستانی ئاغا محەممەد. ئەرەوەڵا ئەو گوڵەشمە حەزێنێ ماڵتان ئاوا بێت وازمان لێبێن دێڵە خواتان لەگەڵ خۆشەویستان ئەوە کولی بیر و بۆچوونەکانی من بوو دوایی دوو چە جای گوێ لێ بگرنەوە بۆی جوان تێ بگەن کە ئاغا محەممەد چی وتووە خواتان لەگەڵ خۆشەویستانی ئاغا محەممەد بەخێر.